کتێب و دەفتەر و تاریخ و کاغەز بە کوردی گەربن و سرایە زمانی مەلا و زانا و میر و پادشامان هەتا مەحشەر ئەمانە و نیشانی. بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی بانەژە سڵاوتان لێ بە ئەمکاتتان باش، خۆشحاڵ و شادومانم لەگەڵتانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی بانێژە. گفت و بۆ ئەمجارەی بەرنامەی بانێژە و تەوەرەی ئەمجارەی بەرنامەکە باس لە وەرگێڕانەکەین، وەرگێڕان لە پرسی وەرگێڕان لە بواری ئەدەبدا، وەرگێڕانە ئەدەبیەکانی وەرگێڕێکی گەنج و لاو و بەتواناکە بە تەنیشت دەنگەدەنگ و هەراهەرا و ڕێکلامی سۆشیال میدیا و میدیاکانەوە ورد خەریکی کاری خۆیەتی و لە ئینگلیزیەوە وەردەگێڕێ. وێرانە خاکی ئلیۆتی وەرگێڕاوە، ئەم هونەری شعرەی بۆرخیسی وەرگێڕاوە، بۆ داینە و هەورەبانەکەی وەرگێڕاوە، خاوەن کۆڵێک لە دانسقەترین وەرگێڕانی ناو دنیای کوردی و ئەمڕۆ ئێمە بە شانازیە و بە خۆشەویستێکی زۆرەوە لە خزمەتیان ئەویش بەڕێز مامۆستا سێوان محەممەدە. ئوستازیان زۆر خۆشحاڵ بووم، زۆر بەخێر بیت. زۆر سپاس دەکەم ئوستازیان، سپاس بۆم دەرفەتەکە بتوانین لەسەر ئەو کارانەمان قسە بکەین. سەرقاڵێکی زۆر هەبوو، خەریکی ئیمتحانات و بەحث و ئارتیکڵ و ئەوانە بووی. من زۆر سپاس دەکەم گەوری دوانت ئەمڕۆکە لە ستودیۆی بانیژای. ئوستاز باس لەوە بکەین خاوەن تەجروبەیەکی کەمیت لە ڕووی تەمەنەوە، بەڵام خاوەن باگراوندێکی باشیت لە ڕووی ژمارەوە. ئەیشەکانت جۆرێک لە دەنگدانەوە و جۆرێک لە پانتایان لە سەقافەکە دیاری کردووە. حەزم لێ لەسەر ئەوە بوەسین پێشتر ئەو پرسیارە زۆر کراوە وەرگێڕان چیە لەوانەیە وەڵامی زۆریشی هەبوو بێت. من خۆم لەو پرسیارە ئەبێرم ئەمەوێ باز لەوە بکەین سەلیقە لە وەرگێڕانە یا زانست لە وەرگێڕانە یان جۆرێک لە بیرکردنەوە لە وەرگێڕانە، باز لەوە بکەین وەرگێڕان بەلای بەڕێستەوە سەلیقەیە یان زانستە یان دەستپێکی تۆ لەگەڵ وەرگێڕان چۆن بوو ئەوە بەریەکەوتنەی بەڕێزت؟ بەڵێ، لە ڕاستیدا کێشەیەکەم بەکارهێنانی وشەی زانستە، چونکە زۆر جار کاتێک وشەی زانست بەکارهێنین بیر لە زانستەکەینەوە بە ماناپەتیەکەی کە بریتە لە زانستە پەتیەکان. ئەتوانین لەم حاڵەتا بۆ بەرامبەر وشەی زانست شەی بابەتی بوون بەکاربێنی. باشە، من قەناعەتم وایە وەرگێڕان تێکەڵەیەکە هەم لە سەلیقە و هەم لەو بابەتی بوونیان هەر لەو زانستێک کە خۆتەیڵێ. لەبەرەوە لە پلەی یەکەمە وەرگێڕان گواستنەوەی تێکستە لە زمانێکەوە بۆ نێو زمانێکی تر و گومانیتانیە کە بنیادی زمانی هەرچەنە پرۆسەیەکە مرۆڤ زیاتر بەوە نمونە خۆڕسکە و لە بەردەوامی ژیانی ڕۆژانە فێریە بێ نەوەک ئەوەی کە زانستێکی پەتی بێ، بەڵام هێشتا گواستنەوەی تێکستێک لە ناو پێکاتی زمانێکەوە بۆ زمانێکی تر زانستە، چونکە تۆ ئەبێ دوجار هەموو ئەو پێداویستی زمانیانی کە لە دەقێکا هەیە لە ناو زمانێکەوە ئیگۆڕیتەوە بۆ یا ئیگوێزیتەوە بۆ زمانێکی تر پێویستەکە هەموو ئەو شتانە جێبەجێ بکەیت. بە دیوێکی تریشا سەلیقە و هونەرە، لەبەر ئەوە وەرگێڕ سەرڕای ئەوەی پێویستی بەوە هەیە کە ئەو دوو زمانە زۆر بەباشی ئاگدار بێ و شارەزا بێ، پێویستە لە ڕۆ کولتوریەکەیشەوە لە ڕۆ نەریتیەکەیەوە ئەو نەریتە ئەدەبی کە تێکستێکی تا ئەگوێزێتەوە بۆ نەریتێکی ئەدەبی تر، ئەو کولتوری کە تێکستێکی تا بەرەم هاتۆ دوایە گوێزێتەوە بۆ ناو کولتورێکی تر، پێویستەکە ئاگداریەکی باشی هەبێت لە کۆمەڵێک وردەکاری تایبەت کە تایبەتمەندی هەر کەلتورێکەوە ئیگەیستەوە بە کەلتورێکی تر. ڕەنگە لە هەنێ دۆختا حاڵەتی نامۆیی دروست بێت، بەڵام دوجار ئەبێتەوە هەموو ئەوانە بە شێوەیە گوێزیتەوە کە ئەو دەقە بەڵێ خۆی بێ کە دێتە ناو دەقێکی تر و ناو کەلتورێکی تر و نەریتێکی ئەدەبی ترەوە. ئوستاز جاروبار کە شاعرێک دەدوێنین یان کە هونەرمەندێک یان پیکەرتاشێک یان موزیسیانێک دەدوێنین، باز لە جۆرێ بەهرەیەکە کە لە سەرەتای لاوێتیەوە یان لە مناڵێتیەوە تێدا دروست بووە. مەسەڵەن زۆربەی جار ئەوانەی کە دەنگخۆشن دەڵێن ئێمە هەستمان بە جۆرێک دەنگخۆشی کردو، زۆربەی جار لە قوتابخانەکانە مەسەڵەن دەستنیشانان کردوون بۆی بزانین جۆرێک لە بەهرەمان تایە. من حەز دەکەم سەردای دەستپێکی تۆ بۆ بگەڕمەوە، مەسەڵەن هەستە بە جۆرێک لە پیشەیی بوون کرد واتزانی ینی تەسەورەکە دوا بوو ئەم تێکسە بێ وەربیێڕێ حەسەبەوەی بەڕێز لە ئینگلیزیە وەرەگێڕی ئینگلیزیێکی باش دەزانی یان وەکوتر جۆرێ لە حەز بوو، جۆرێ لە خولیا بوو، جۆرێ لە ڕەهەندی هونەری بوو، لە تیاتە جۆرێک لە جوڵە و عشق و ئەوانە بوو. لەسەر ئەوە قسەم بۆ بکە سەرەتای دەستپێکی خۆ بەکاری وەرگێڕان. بەڵێ، ڕەنگە سەرەتایی دەستپێکی من بۆ وەرگێڕان با بگەڕێمەوە بۆ سەرەتای دەستپێکی من لەگەڵ پەیوەندی من و کتێب. لە قۆناغەکانی سەرەتایی خوێندنا بووم کە یەکەم جار بەر کتێب کەوتم وە ئەمە پێشتر لە شوێنتری شاوتم بە تایبەت لەگەڵ دیوانی مامۆستا قانعە. خۆشەویستی من بۆ کتێب تقریبان گەڕێتەوە بۆ ساڵانەی سەرەتایی ژیانم. دواتریش کە بێگومان ئەو باسی ساڵانی نەوەتەکانەکەم کە تێدا هیچ دۆخێک ئەوەندە باش نەبوو بە ئاسانی هەموو سەرچاوێکی دەستکەوە بخوێنرێتەوە بۆ مناڵێکی ئەو سەردەمە
دیارە ناچاری هەرچی شتێک دێتە ڕێبی خوێنیتەوە. بەڵام دواتر کە لە سەرەتای خوێندنی زانکۆمەوە نزیکەی 25 ساڵێک پێش ئێستا دەستم کردە خوێندنەوەی ئەدەبی بە زۆری ئەو تێکستانەی کە ئەم خوێندەوە تێکستی ڕێنیشان دەرنەبوون، ئەوەندەی تێکست بوون خەنە سەر کەڵکەڵێ ئەوەی کە ڕێگەی خۆ بدۆزیتەوە. ینی دوجار ئەوەی کە تێکستێک نەبوو پێ بڵێت ئەمە ڕێگەکەی تۆ لێرەوە بڕۆ هێندەی ئەوەی کە تێکستکەلێک بوون کە ڕێگەی لێوێڵ بکەن بەرەو نازانم ناتیاریەکە وەرن. دوجار ئەو ساڵانەی پەیوەندیم لەگەڵ ئەدەبە بە تایبەتی خۆشەویستیەکی وای لا دروست کردوم کە لە ڕۆژگارێکە کە زانینی زمانم لە ئاستێکە توانم هەبێ بەسەرەوەی دەقێک وەرگێڕم پێم خۆش بوو یەکەم جار دەستی خۆم بە وەرگێڕانی و دەقانە تاقی بکەمەوە بپێچەوانەی ئەوەی کە زۆر جار هەنگاوەکانی سەرەتای وەرگێڕان عادەتەن بە تێکستی سادەتر و تێکستی ئاسانتر وەرەگێڕن. من یەکەم وەرگێڕان ڕۆمانی کەوتنی ئەلبێر کامۆ بوو کە ڕۆمانێکی زۆر تاریکە، ڕۆمانێکی زۆر قوڵە. کامۆ سەرڕای ئەوەی بە نامۆ بە ڕۆمانی نامۆ یان بێگانەی زۆر بەناوبانگە، بەڵام پێم وایە ڕۆمانی کەوتن یەکێکە ئەگەر لە نامۆ قوڵتر نەبێت لە ئاستی نامۆ وایە بۆ خۆڵی. یەکێک بوو لەو تێکستانی کە زۆر خۆشم ویست پێشتر خوێندبوومەوە بڕیارمدا کار لەسەر وەرگێڕانی بکەمەوە. ئەو کاتە خوێندکاری زانکۆ بووم، بەڵام چونکە نازانم ینی تۆ لە مەرحەلەیەکە ئاسانی یەکسەر ڕاستەوخۆ ئەو متمانەیە بەخۆ هەبێ بتوانانی ئەم تێکستە کە تێکستێکی تا ڕادەیە قورسە ئیشی تیا بکەیت و بڵای بکەیتەوە. بڵاوکردنەوەی بۆ چەند ساڵێک دوکەوت تقریبان 6 ساڵێک. ئوستاز دوایەوەی جیهانبینەکەت فراوانتر دەبێ دەسەڵاتە زیاترشکێ بەسەر هەم زمانە ئینگلیزیەکە و زمانە کوردیەکەشە. لە ئێستا ئەگەر پەنجەبەری بۆ وەرگێڕانێک بۆ کتێبێک ئەو سەبەبە چیان ئەو هۆیە چێکە تۆ ئەو کتێبە وەرەگێڕی بێت لە پڕفرۆشی کتێبەکەیتەوە یان پێشتر کتێبەکە خوێنیتەوە یان ناونیشانەکە سەرنجت ڕاکێشێ یان هەستەکەی ئەو کتێبە بۆ جیهانبینی ئێمەی کورد گەرەنگە چی واد لێ ئەەکە مەسەلەن بنمونە بوداینە و هەورەبانەکە هەڵبژێری کتێبێکی تر هەڵنابژێری بۆ نمونە ئیلیۆد هەڵەبژێری مەسەلەن بۆ نمونە کەسێکی تر هەڵنابژێری ئەو هۆکارەکە چییە کە سێوان محەممەد و ئاکا پەنجە بۆ کتێبێک بەرەو پەنجە بۆ کتێبێکی تر نەبەرێ وەرە بگەڕێت. بەڵێ پێم وایە لەبەرەوە هەر تێکستێک هەر دەقێک تەنانەت ئەگەر چەند دەقێکیش لە ناو چوارچێوەیەکی دیاریکراوەیان بکەینەوە، بەڵام هەر دەقێک چیرۆکیەکی تایبەتی خۆی لە پشتەوە هەیە لە حاڵەتی وەرگێڕانە یان بیرکردنەوە لی بۆ وەرگێڕانی. ڕەنگە لە هەنێ حاڵەتە سوتفە بووە تێکستێکم خوێندوێتەوە هەستم کردو شتێکی تایە زۆر جوانە، ڕەنگە لە هەندێک حاڵەتە تەنیا ئاماژەیەک بەس بوو بێ بۆ ئەوەی ڕێم بکەوێتە سەر ئەوەی کە کتێبێکی باش بدۆزمەوە بیرمە کاتی خۆی لە وەرگێڕانی وتارێکا بووم ئاماژەیەک بە ڕۆمانی فارەنهای 450 ڕێی برادبێریەکە تایە باس لە کۆمەڵێک کارکتەرێکا کە لە کۆتایی ڕۆمانەکە دەرئەکەون ئەم کەسانە هەرکیان ئەوەیە ڕۆڵی بەرگی کتێب ئەبینن باس لە سەردەمێکا کە کتێب تایە قەدەغاکرێ بێگومان باگراوندی ڕۆمانەکە گەڕێتەوە بە ساڵانی 50 کاتێک لە ئەمریکا ڕێگە بە بڵاوکردنەوەی کۆمەڵێک کار نادرێک شتێک هەبێت ناوی بلاک لیستە لیستی ڕەشە هەنێک کتێبە بخرێت ئەو لیستانەوە ڕۆمانەکە لەو باگراوندەوە هاتووە ڕۆمانێکی دیستۆپیە. جا ئەو فکرە بە لای منەوە زۆر جوان بوو لە کۆمەڵێک ئینسان بۆ پاراستنی کتێب لە سەردەمێکە کە کتێب نابێ بە شێوەیەکی فیزیکی وجودی هەبێ ئەمان هەموو شتێکی خۆیان بیر ئەچێتەوە هەرەکە ئەبنە بەرگی کتێبێک یەکێک دانتیە یەکێک کۆماری ئەفلاتۆنە. ئەمە زۆر سەرنجڕاکێش بوو بۆ من دواتر کە تێکستەکەم دەستکست و خوێنمەوە بێگومان تێکستێکی جوان بوو و ئەچێتە قاڵبی خەیاڵی زانستی و هاوکات تێکستێکی دیستۆپیشە لە کتێبخانەی ئێمەشە تقریبەن ئەو ژانرە زۆر گرنگی پێ نەدراوە ڕەنگە تەنیا ڕۆمانی دیستۆپی بۆ ئەو سەردەمە ڕۆمانی 1984 جۆرج ئۆرۆڵ بێ کە وەرگێڕابوو بۆ کوردی ئەوەی کێک بوو لەو تێکستانی کە پێم جوان وەری پیارمانی هەندێک لەو تێکستانە بەو شێوەیە. بەڵام لە ئێستا کە دوای چەند ساڵێک کارکردن تقریبان لەم دوایە هەوڵی ئەوەم داوە کۆمەڵێک لەو تێکستانەی کە سەر بە ئەدەبیاتی جینۆسایدن زیاتر ئیشیان تیا بکەم. بێگومان هۆکاری زۆر گرنگ لە پشت ئەمەوە هەیەویش ئەوەیە کە ئەتوانین بەوە دەست پێ بکەین ئێمە لە ئەدەبی جینۆسایدا بەجددی هەژارین. ڕاستە لە ڕووی چاوپێکەوتن و دۆکمنتکردنی
حتمما ئوستاز دەچینە سەر و پرسیجی نۆسایدۆوانە هەر پێویست بە پرسیارەکەی پێشومەوە باز لەوە بکەم لێشاوێکی باش هەیە لە وەرگێڕان ئیتر بە هەموو ئەو نیشانەی پرسیارانەوە کە ئەخرێتە سەری چ لە ئەدەبی فارسیەوە چ لە ئەدەبی ئینگلیزی و حتا لە ئەدەبی عەرەبی و چەند ئەدەبێکی تریشەوە ئەمەوێ هەر پێویست بە پرسیاری پێشوە بووی جۆرێک لە تێری بدەین بە بەردەنگ و بینەری ئێمە لە پرسێکی لەم جۆرەیە کتێبخانەی کوردی جۆرێک لە دەوڵەمەندی بخۆوە بینیوە چ بە وەرگێڕا و چ بە ئەدەبی نووسراوی خۆمان هێشتا هەر ڕێگە هەیە بۆی شەد وەرگێڕێنیان مەسەرەن زەرورەتی ئێستای وەرگێڕانی ئەدەبی بۆ نێو ئەدەبی ئێمە حەسەب ئەوەی ئاگاد لە دنیا کوردیەکە ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی دەوروبەریش هەیە هێشتا ماومانەشت بێنین هێشتا ڕێگە هەیە هێشتا تینوێتی زۆر ماوانە بشکێنرێت لە بابەت ئەدەبەوە من قەناعەتم وایە نەک هەر ماومانە ئەتوانین بەو شێوە سێری بکەین ئاخۆ هێشتا کەوتینەتە سەر ڕێگە چونکە تۆ ئەگەر سەیری ئەدەبیاتی عەرەبی بکەی سەیری دنیای عەرەبی بکەین تقریبەن نەریتی وەرگێڕان ڕەنگە تەمەنی بۆ نزیکەی 1000 ساڵێک بگەڕێتەوە لە سەرەتاکانی وەرگێڕانی فەلسەفە یۆنانەوە کە لەوێەوە بێگومان لە دنیای عەرەبی و لە ڕێگەی دنیای ئیسلامیەوە ئەگوازرێتەوە بۆ ئەوروپا کاری هێشتا ڕەنگە دنیای عەرەبی بە کۆمەڵێک کللتوری ئەوروپیش هەژار دەربکەوێت بۆیە بەنیسبەت ئێمەوە کە قەناعەتمە تا کۆتایی ساڵانی نەوەتەکانیش هەوڵی باشمان هەبووە بەڵام زۆر دەگمەن و کەم لەبەر ئەوە ینی قورسی و ئاستەنگ لە بڵاوبوونەوەی کتێبی کوردیایەکێک بۆ لە کێشەکان لە ساڵانی سەردەمی حکوومەتی بەعساوە دواتریش باری دۆخی دارایی و ینی ئابلوقی ئابووری لە وڵاتە کارێک کردووە کە کتێب و وەرگێڕانی کتێب پرسێکی گرنگ نەبووە هەستەکەم ئەوەی کە لە بەتایبەت لە 15 ساڵی دواییە لێشاوێکی زۆر لە وەرگێڕان بەتایبەت لە زمانە ئەوروپیەکانەوە هەنگاوێکی باشە بەڵام هێشتا قەناعەتم وایە ئەگەر هەر بەم تەرزە تا 20-25 ساڵی تریش تەنیا شاکارەکان وەرگێڕین تەنیا ئەو کتێبە گرنگانە وەرگێڕین کە نووسەرەکانن پێناسراوە نەک کتێبەکانی تریان ڕەنگەی هێشتا هەر بڵێن هێشتا لەسەرەت زۆر باشە ئەمە بڕێک بەرکوڵێکی باش بوو لە بابەت پرسی وەرگێڕانەوە بەگشتی و پەیوەند بە دنیا کوردیەکەوە ئەمە وردە باز لە ستایلی تایبەتی خۆت بکەین لە وەرگێڕانە ئەمە پرسێک بکەم لەوە جاران پرسیار کە لەبارەی وەرگێڕانی کەسێکەوە ئەکرایان وت وەرگێڕان وشە بە وشە ئەیکە یان پەرەگراف بە پەرەگراف یان هەرسیەکەی تو دوجار ئەوە ئەدەیتەوە من پێم خۆشە تۆزی خۆم لەوە ببێرم زۆر جار لە وەرگێڕانەکانە بە تایبەت لەو وەرگێڕانەیە کە دەقی ئەدەبین بەردۆخێگەکەوین زۆر جار هێندە گرنگی بە زمانە کوردیە پەتیەکە دراوە پەیامەکە فەوتاوە جاری وانژەیە بە پێچاوانەوەیە پەیامەکە فەوتا و زمانەکە زەقراوەتەوە لە بەرەوەی زمانێکی کوردی پەتی پوختمانە بێ لەم بینە پێم خۆشە پرسێک بوروژێنم ئەتوانین بڵێن جۆرێک لە سەربەستی بدەین بە وەرگێڕ یا جۆرێک لە سەربەستی بدەین بە دەقەکە خۆی داوا بکات جۆرە وەرگێڕانێکەکرێ حەزم لێ لەسەر ئەوە ئەگەر سەرنجی بەڕێز بزانم نازانم هاوڕای لەوەیە زۆر جار پەیامەکە و زمانەکە هەر جارێک و کراون بە قوربانی باڵێ گومان زۆر بەردەخی لەو بابەتەکەوتێن گومانی تیانێ مەسەرەن تێکستێکە خوێنیتەوە هەستەکەی کوردیەکی جوانە بەڵام زۆر شتی لێون بووە لە پەیامی تێکستەکاناگە یان کە زۆر جار خوێنەر بەر جۆرێک لە تێکستەکەی وڵی ئەمە زمانەکەی زۆر وشک و ڕەکیکە هەستەکەی ئەکرێ زمانی ئەدەبی بەم شێوە وشک بێ قەناعەتمە پەیوەندی بە ئەوەی کە بتوانی بە سەرکەوتوی هەرێکێک لەو دوو شێوازە جێبەجێ بکەی پەیوەندی بە کولتورێکی دوور و درێژی پەرەسەندنی ئەدەبەوە هەیە ئێمە ئەزانین تقریبان تا کۆتایی سەدەی 19ش ئەو شێوازە ئەدەبی کە باو بووە ئەدەبێکی ساف و بێگرە و گۆڵ بووە ئەوەی کە دوجار پێ ئەوترێ ڕیالیزم هەرچەند ڕیالیزم شتێکی تازەیە ناتوانین بە ئەدەبیاتی کلاسیک بڵێن ڕیالیزم بەڵام هێشتا ئیشکردن لەو جۆرە تێکستانە بە شێوەی گواستنەوەی پەرەگراف بۆ پەرەگراف ڕەنگە ئیشکالێتی زۆر گەورە دروست نەکا من قەناعەتم وایە ڕۆژێک لە ڕۆژان کە هۆمیرۆس وەرگێڕاوە بۆ ئینگلیزی ئەگەر من شارەزایەکم تا ڕادەیەک لە دەبێ ئینگلیزیە هەیە خەڵبیری لەوە نەکردوێتەوە ئاخۆ وەرگێڕەکەی کێ ئەوەندەی بیریان لەوە کردوێتەوە ئەمە هۆمیرۆسە ڕەنگە دانانی ناوی وەرگێڕ هەر ئەستان گرێک نەبوو پێ ڕەنگە گۆڕینی شێوازی هۆمیرۆس لە شێعرەوە بۆ پەخشان زۆر کێشەی گەورەی دروست نەکرد بێ گرنگ ئەوەیە چونکە ئێمە ئەزانی لای هۆمیرۆس حکایەتێکمانێ ئەم حکایەتەوەکو خۆی دێتە ناو زمانێکی ترەوە بۆیە لێرا وەرگێڕ ئەتوانێت ئازادی بداتە خۆی بە ڕادەیەکی باش بتوانێت ئەو زمانە بەکاربێنێکە خۆی تایە متەمەکنەوە بەتوانایە ئێمە من زۆر وەرگێڕانەکانی مامۆستا شکر مستەفام خۆشەوە ینی مامۆستا عەبدوڵڵای حەسەنزادە مامۆستا عەزیزگەردی هەستەکەم ئەوەنەی تر زمانی کوردی لا شیرینەکەن ینی بەجددی کاتێک
ئەو تێکستەی ڕسۆڵ حەمزاتۆ فەقێنەوە داغستانی من هەستەکەن تێکستە بە کوردی نووسراوە ئەوەن شیرین و جوانەوە و هەستیش ناکەی پەیامی پشتم کتێبە گوم بوو بێ بەڵام دواتر کاتێک کۆمەڵێک ڕێبازی تازە لە سەدەی 20 بە تایبەتی لە نیوەی دووەمی سەدەی 20ەوە دەست پێ ئەکاتۆ ناتوانانی تر بەوژیەوە دەستکراوەبی ئێمە تێکستمان هەیە من لە ڕۆژانی ڕابردووە ئیشم لەسەر شاعرێکی بریتانیە کرد چاو پێکەوتنیەکیم خوێندەوە قسەکردنی لەسەر ئەوەیە کە ئەگەر تۆ بتەوێ مانا بێتە ئەم تێکستە ئەکوژی باشە تۆ چۆن توانی ئەم تێکستە تێبگەیت و بە تێگەیشتنی خۆ بیوێستەوە بە زمانێکی تر ئەو کاتەوە شعری تۆیە ئەوە تەنیا دینابینی تۆیە یعنی کاتێک دقێک بە تایبەتی لە دقی پۆست مۆدێرنا ئێمە ئەمەمان هەیە و زۆریش باوە پێویستە بە خاڵ و فاریزەوە هەموو شتێک وەکو خۆی بگێڕیتەوە من ئەم قەناعەتەم لێرە هەیە قسەیەک هەیە ئەڵێ وەرگێڕ مەیمونی نووسەرەکەیەتی بەڕای من بۆ ئەوەی نووسەرێک نەکوژی وەکو خۆی بێتە ناو تێکستێکی ترەوە پێویستە وەرگێڕ ڕۆڵی ئەو مەیمونە ببینێ نەک ئەوەی کە خۆی تیا بنوێنێت گرنگە وستاز لە حرەکێکی تەرجەمەی زۆر باشێ لە زمانەکانی تر بۆ سەر زمانی ئینگلیزی بەڕێزدا ئاگادارێکی باشی ئەو جیهانبینی ئینگلیزی تەنها ئەو ڕۆمانە ڕاستەقینانە وەرەگەرێکە یەک ڕاست بە زمانی ئینگلیزی وەرگێڕاون یان با بڵێن ئەو شاعرانەیە ئەو دنیا ئەدەبیە یان ئیشش لەسەر ئەو جیهانبینی ئەدەبیەکەی کە لە زمانی تر بۆ سەر زمانی ئینگلیزی وەرگێڕاوە ئەمە بڵێم جگە لە وەرگێڕانی ڕاستەوخۆ لە زمانی ئینگلیزی و بۆ کوردی وەرگێڕانی دەستی دووشە هەیە یان ئەگەر هەبێت چۆنە مەسەن ئەگەر نەبێت چۆنە حەسەب ئەوەی ئێمە وەکو بەڕێزت پێشتر ئاماژت پێدا هێشتا لە سەرەتای ئەویان بەرەوە بڕۆین هەنگاو بەرەو تەرجەمەکردنی شاکارەکان بنین لە ڕاستیە مەرجێ شاکارەکان هەمویان شاکاری ئینگلیزی بن یان فەڕەنسی بن یا ئەڵمانی بن بەڵێ ڕاستیە واقعەت هەیە ئەویش ئەوەیە بەشێکی زۆری ئەو ئەدەبەی بە ئینگلیزی نانووسرێت زۆر لەو ئەدەبە جوانترەکە بە ئینگلیزیان نووسرێت یعنی من ئەوەندەی جوانی لە ئەدەبی ئیسپانیا بێ ئەمریکای لاتین بێ و ئەدەبی ئەڵمانی و ئەدەبی فەرەنسی و ئەدەبی ڕوسیا بینم هیچ کات ئەو جوانێ لە ئەدەبی ئینگلیزیان نەمبینیوە لە ڕاستیە بەڵام خاڵێکی گرنگ هەیە ئەویش ئەوەیە زمانی ئینگلیزی زمانێکی جیهانیە ئەو وەرگێڕانەی کە بۆ زمانی ئینگلیزی ئەکرێ وەرگێڕانی زۆر دەقیق و بێگرێ و گۆڵن یعنی ئەوەی کە من بزانم وەرگێڕانەکەی جۆستن ئۆبرێن کە وەرگێڕانی کەوتنی کردووە لە فەرەنسیەوە بۆ ئینگلیزی کاتی خۆی ئەلبەرکام و خۆی دەستخۆشی لێ کردووە کە تێکستەکەی بەو شێوە بە جوانی کردووە ئێمە ئەگەر بیر لەوە بکەینەوە تەنیا لە زمانی یەکەمەوە کە ئەمە گرنگە بەڵام ڕەنگە بە ئاسان نەبێت تێکستی چینی و ژاپۆنی تەرجەمە بکەین لە ڕاستیە تێکستی ئەفریقی تەرجەمە بکەین کە لە ئێستا هیچ لەسەرەوەکەن بە زمانەکانی خۆیان بنووسن چیتر بە زمانی کۆلۆنیال نەنووسن بۆیە من نەخێر ڕاستی ئەگەر تێکستێکم پێ جوان بێ ئەستان بەشێکی باشی ئەوی شانەی کردومە کۆمەڵە چیرۆکەی تا دێژبۆرۆفسکی بە پۆڵەندی نووسراوە دواتر کراوەتە ئینگلیزی و پڵنگەکانی کافکای مۆسیر سکلێر بە پورتوگالی نووسراوە پریمۆلیڤی بە ئیتالیا نووسرێ بەڵام دڵنیام لەوەی کە وەرگێڕانە ئینگلیزیەکە بێکێشەیە چونکە لە ڕاستیە لە هەندێکی بەراوردم کردوێتەوە بە وەرگێڕانی فارسی و عەرەبیەکان و لە هەندێکە لە بڵدۆخی پریمۆلیڤیا ڕەفیقی ئیتالیم هەیە پرسم پێکردوون لە چەند خاڵێکە کە ڕوون نەبووە ئەو بەراوردکردنە زۆر گرنگە و جۆرێک لە سێقەی تایبەتیە بە خوێنەرەکان کە لە دۆجارای خوێنەوە ئەوستاس پرسێکی تر من مێشکی زۆر مەشغوڵ کردوم جاری وهەیە بەر نووسەرێکەکەوی یەک ڕاست ئەیگەرێ بە نووسەرێکی بە وەرگێڕێکەکەوی ئەیگەرێ بە یەک نووسەرەوە خەریکە وردە کۆی کتێبەکانی ئەو بە چەند پاکێجێک وەرەگێڕێ جاری واژەیە وەرگێڕێک مەسەلەن گوڵبژێرەکە لە نووسەرانی جیاوازە بە هەندێک لەسەرەوە بوەسین بیری لەوە کردوێتەوە مەسەلەن پاکێجی کەسێک مەسەن پێنجدانە چەندانە ڕۆمانیا شاری کەسێک وەربگێڕیان بە پێی جیهانبینی کەسەکان دەست پێەکەی مەسەن لە هەر شوێنێک چۆنەڵی گوڵێکی جوانە بێنێ و یەکسەر تەرجەمەیەکەی وەڵامی پرسیارەکە وەرەگەرم بۆ دوایە ناوبڕە و دەست پێەکەینەوە بینەرانی ئازیز دێمەوەلاتەن بینەرانی خۆشەویست هاتمەوەلاتەن ئوستاس باسمان لەوەکە لە پێش ناوبڕەکەەوە وەرگێڕانی پاکێجێکی تایبەت لە نووسەرێک یان جۆرەگە لە گۆڵچن لە هەر نووسەرە و کتێبێک یان شعرێک یا وەرگێڕانێک بەڵێ لە ڕاستیە لای من هەندەی گرنگە کارێکی باش وەرگێڕانێکی باشی بۆ بکەی ڕەنگە زۆر گرنگ نەبێ بەلامەوە هەموو تێکستەکانی نووسەرێک بێ یان ئیشەکان و گۆڵبژێرە بێ بێگومان گرنگی خۆی هەیە بۆ منە ئێمە ئەزانین لە بۆ وەرگێڕانی زمانی عەرەبی نووسەرێکی تایبەتەیە سامیل بارودی ئەگەر ناوەکەین بە هەڵەنەوەتوێ هەموو کارەکانی دۆستۆفسکی کردووە سامیل خەشبە هەموو کارەکانی یان بەشێرە زۆری کارەکانی ئەلبەرکامی کردووە
ئەمە خاڵێکی گرنگە لە ڕاستیە بەڵام وەکو لە سەرەتا ئاماژەم پێدا هەستەکەم هەژاری دنیای ئێمە لە وەرگێڕانە بە تێگەیشتنی من کە بێگومانە ڕێی تایبەتی خۆمە ئەو زەرورەتە ئەچەسپێنێ کە سەرەتا بە دوای تێکستە گرنگەکان بڕۆی ڕەنگە نووسەرێک هەبێت هەموو تێکستەکانی هەرجوان نەبن دوجار بۆ حاڵەتی توێژینەوە گرنگە هەموو کارەکانی ببینین بەڵام بۆ ئەوەی کە هەموو کارەکانی وەرگێڕیت ڕەنگە پێویست نەکە بۆیە من لە ئێستا بۆ ئەم مەرحەلە ئەڵێم ئەگەر لە 50 ساڵی داهاتوە لە 100 ساڵی داهاتوە وەرگێڕان لە وڵاتی ئەمیشا بگاتە دۆخێک مەسەرەن لە کولتوری کوردیا کە بگاتە حاڵەتێکی دامەزراوەی ئەو کاتە بۆ ناوە خاڵێکی گرنگترە پێگەر بۆ شێوە ئوستاز هێشتا دوای و دنیای لە وەرگێڕانیش ئەو هەموو مەرحەلەیەش هەبوونی ئەو چەند ناو دەنگەش هەبوونی چەند بەشێک لە زانکۆکانە بە ناوی بەشی وەرگێڕانەوەوانە هێشتا قسە لەسەرەوە کرێ جاروبار لەم لاولەولا زمانی کوردی هەژارەوە توانای ئەوەی نیە تێکستی دەرەوەی پێ وەرگێڕین حەزم لێ لەسەرەوە قسە بکەین ئەوەندەی کە بەراوردت کردووە ئاگاد لێ بووە توانەکانی زمانی کوردی لە بەرامبەر زمانی ئینگلیزی وەرگێڕانەکانە پۆتانسیاڵەکانی ئیدیۆمەکانی داتاکانی ئەگەر لەسەرەوە قسم بۆ بکەی ڕێک کەوتووە مەسەن لە فرسەتێکا دابمێنی بۆ جملەیەک بۆ ئیدیۆمێک ئەگەر لەسەرەوە هەنێ قسم بۆ بکەی توانەکانی زمانی کوردی لەگەڵ زمانی ئینگلیزیان نازانمەگەر بەراوردەکە ڕاستبیانە بەس حتمما مادام ئێمە تەرجەمەکەین لە زمانێک و بە زمانێکی تر هەبێ جۆرێک لە پیشاندان هەبێ جۆرێک لە بەراورد دەبێت بەڵێ لە ڕاستیان من قەناعەتم وایە هەموو زمانەکان وەکو یەک دەوڵەمەندە ئەگەر هەر زمانێک بتوانی پێی بدوێ پێی گفتوگۆی ڕۆژانە جێبەجێ بکەی خۆشەویستی پێ بکەی قسەی پێ بکەی تێکستی پێ بخەینەوە تێکستی پێ بنووسی کەواتە هەموو ئەم زمانانەوە گرنگن ڕەنگە لە بڕێ ڕۆ جیاوازی هەبێ بۆن منە لە ڕووی تێرمینۆلۆژیەوە جیاوازی لە زمانێکەوە بۆ زمانێکی تر هەبێ بەڵام بەشێکی زۆری ئەو زاراوانەیش کە هەمانە لە زمانەکانە و ئاسان نەبێت وەریگەڕیتە سەر زمانێکی تر زۆربەی یەک ڕێگی دیاریکراوی هەیە بۆ نمونە وشەی سایکۆلۆژی ئەمە زانین ئەموشە کوردی نییە بەڵام لە کوردیا بەکارهێنین کەچی ئەموشە لە عەرەبیە بەکارهێنرێت لە تورکیا بەکارهێنرێت لە ئینگلیزیا بەکارهێنرێت لە ئیتالیاوە لە هەتا دوایی لە هەموو زمانەکانە کەواتە ئەم کێشە نیە ئەگەر ئەم چەمکانش ئەم زاراوانش وەکو خۆی بوێزیتەوە بۆ ناو دەقێکی تر بەڵام سەبارەت بە ئیشکردنی من چونکەمی ئیشدا لە ڕۆمانەکەم ڕۆمانیش بێگومان خۆتە زانی کەمتر بەرزاراوە ئەکەویت تەنیا بە زۆری زمانی گەڕانەوە جیاوازە بێت لە زمانی ئەکادمی هەستم نەکردووە لە ڕاستیە ئەو هەژاریەمان هەبێ قەناعەتم وایە بە تەواوی زمانی کوردی ئەتوانێت بەیانی هێندەی ئەوە دەوڵەمەندە زاڵ بێت بەسەر وەرگێڕانی هەردەقێکە بەشێکی ئەو قسەکردنە لەسەر ئەوەی کە زمانی کوردی هەژارە پەیوەندی بۆ ناوچەگەرێتی ئەگەڕێتەوە لە ڕاستیە بەداخەوە ڕەنگە هەنێک جار ئێمەی وەرگێڕ تەنیا بتوانین بە شێوەزاری خۆمان یعنی بدوێن بۆیە ناتوانین پڕاوپڕوشەکان لە شوێنی تروەرگێ من دڵنیام لەوەی کە سروشت و ئاو هەوای کوردستان و جوگرافیای کوردستان کارێکی کردووە کۆمەڵێک چەمک و شەمان لە هەندێک شوێنە هەبێ لە هەندێک شوێنی تران نەمان بێ بەڵام دوجار کێشە نییە من لە ئەزانم لە گەرمیانە جە و وشکە و هێندە وشەمان بۆ گڕ هەیە و بۆ نازانم کۆمەڵێ گەرمای تایبەت بە گەرما و جەوی گەرم هەیە لە هەورامان ئاشتی ترمان هەیە من دڵنیام لە ڕۆژهەڵاتی ترمان هەیە لە باکوور بە هەمان شێوە کەواتە ئێمە ئەتوانین ئەو شانێک کە پێویستمانە لە هەر شوێنێکی زمانی کوردیا هەیە بیهێنی ناو زمانی کوردیەوە دوجار بیرمان نەچێ من ئەم نمونە زۆر جار بۆی ئەگەڕێمەوە لە یەک گەڕەکە من ئەزانم کۆمەڵێک دراوسێمان هەبوو و ئێمە گوارەمان هەیە بۆ نمونە 5 ناوی جیاوازیان هەبوو یعنی ئەم دراوسەیەکمان پێوت گوشخارەیەکی پێوت گوشبارەیەکی پێوت گوشوارەیەکی پێوت گۆشەوارە یەکیش پێوت گوارە یعنی کەواتە زمانی کوردی هەتا ئەو حەدا ئەگەر ئەم وشانە نزیکیشین لە یەکەوە کەواتە وشە زۆرەتەوە بۆ یەکشت وشەی زۆری هەیە یەک خاڵی بچووکیش لە وەرگێڕانێکی عەرەبی ئەو تێکستەی پریمۆلیڤیا پریمۆلیڤی باسی جۆرە منجەڵێکەکە کە لە کەمپەکە دروستیانە کرد بە پۆڵەندی مێناشکای پێوترێت مێناشکا وشەیەکی پۆڵەندیە وەرگێڕ عەرەبیەکەی کردوێتێ مێناشقا تەواو هەروەکو خۆی عەرەبان توێتی لە کاتێکە ئۆکەی بۆ کێشە نییە بۆ ئەو
تۆ ئەتوانی بەڵام لە زمانە کوردەکەیشا بەو شێوە بیگونجێنی بەس دڵنیام کە بگەڕێ وشت هەیە بۆ مامۆستا لە ڕووی ئیدیۆمەوە بەر ئەوە کەوتوی ئیدیۆمێکمان هەبێ پڕاوپڕی ئیدیۆمە ئینگلیزیەکە بێ یان لە شوێنەکە دابمێنی بۆ ئیدیۆمێک هەموو جارە ئەو نمونە و ئیدیۆمانە هێنەوە مەسەلەن ئێمە ئەڵێن باران بە لێزمە ئەبارێ ئەوان ئەڵێن مەسەلەن سەگ و پشی لە ئەبارێ یا ئێمە ئەڵێن لە گوێگان نووسوە ئەوان ئەڵێن عەرەبەکان مەسەلەن خەوتووە و قاچی لەبەر خۆرەکەیە لە پرسی ئیدیۆمان بەربەر چی کەوتوی مەسەن بەر جۆرێک لە جیهان بینی ئەوانە لە ڕووی ئیدیۆمیشەوە جۆرە لە دەوڵەمەندیمانەیە حتمما من هەستەکەم کاتێک بەراوردێکی ئەفسانە ناسیەکەی بۆ منە بەراوردی ئەفسانەکانەکەی هەستەکەی هەمویان ئەچنەوە سەریرە کڕک هەستەکەم لە ئیدیام کە بەرهەمی ئەدەبی فۆلکلۆریە یان بەرهەمی نەریتێکی دوور و درێژی قسەکردنە دوجار هەموو ئەو ئیدێمانە لە ناوچ جیاوازەکانی دنیا هەیە بەڵام یەک خاڵی بچووکمان هەیە ئەویش ئەوەیە هەندێک جار ئیدێمەکان زۆر لۆکاڵی ئەبنەوە کە زۆر لۆکاڵی ببنەوە لەو حاڵەتا هەستەکەم ئیشکالەتەکە لێوا دروستەکرێ نابێ وەکو خۆی بەکاربێنیتەوە یعنی بۆ نمونە تۆ تێکستێکی کافکا وەرەگێڕی تۆڵستۆی وەرەگێڕی ناکرێ بڵێ سیروان لێو دەم هەرم بێ لێو نەدەم هەرم بێ ینی ئەم جۆرە تێکەڵکردنە خراپە وەگەرنا قەناعەتم وایە ڕاستە بۆن منە لە ئینگلیزیاڵێن سەگ و پشی لە ئەبارێ بەڵام خۆیمە بە تەرجەمەی حرفی تەرجەمەی ناکەین لەو حاڵەتا ئیدێمی بەرامبەریمان هەیە لە کوردی دەسۆر وساس بەهنێ لەسەر ئیشەکانی بەڕێز بۆ سینەوەی نیکە کات هەبێ و فرسە دەبێکە لەو ئیشانەی کە باش دەنگیدایە و باشیش ڕۆژ لە ناو وەسەتە ئەدەبیەکەیە و ئیشەی بۆرخیز بوو ئەم هونەری شیعرە من نازانم بەراوردەکەم ڕاست بەیاننا بۆ خۆم وەک سێ کوچکەیەک دامنا بۆ دنیابینی خۆم و کە لەو ڕوانگەیەوە ئیسفادەم لێ کرد لەگەڵ ئەو کتێبەکەی سارتەرە ئەم ئەدەبیات بۆ لەگەڵ ئەوەی ماریۆ بارگازی وەسایە باسم لە ئەدەبیاتی بۆرخیز یا جیهانبینی بۆرخیز کرد لەسەر شیعر و ضرورەتی ئەو کتێبە و گواستنەوەی بۆ ناو فەرهەنگی ئێمەکە ئێمە تا ڕادەیەک جۆرێک لە هەژاریمان هەیە لەو ڕوانگەیەوە با پرسیارەکەم ڕێک کورتکەمەوە بۆرخیز بۆ و ئەم هونەری شیعرە بۆ وەک خۆتە زانی بەشێکی باشی ئەو هەوڵی وایگەڕانانی کە لەم ساڵانی دوایە هەبووە لە ئەوەی کە لە ئینگلیزی پێوترێ فیکشن ئەدەبی پەخشانیە مەسەڵەن ڕۆمانە و چیرۆکە زیاتر ڕەنگە شعر کەمتر ئەو تەرکیزی خراپێتە سەر و بە تایبەتیش لێکۆڵینەوە لەسەر شعر کە ئەمە هەنگاوێک دوورتر ئەم هۆنەری شیعرەی بۆرخیز هەستەکەم یەکێکە لە کتێبە شیرینەکان لەبەرچی چونکە بۆرخیز بە شێوەیەکی ئەکادیمی ئەم کتێبەی نەنووسیوە ڕاستە کۆمەڵێک محازەرەیە لە زانکۆ پێشکەشی کردەوە بەڵام سەردەمێکە کە ئیتر بۆرخیز وردە بەرەوە ئەوە ڕاچاوەکانی لە دەستبینایی لە دەست بدە بۆیە هەموو نووسینەکانی هەموو ئەو چەند لێکچەرە پێم وایە 6 لێکچەرە بە شێوازی تلقایی بتوێتەوە بێ ئەوەی شتێک بنووسێ بە شێوەیەک باسی شیعرەکە کە ڕێکەمان گەڕێنێتەوە بۆ ئەوەی کە شعر وەزیفەیەکی بنەڕەتی هەیە ئەویش ئەوەیە چێژی ئەدەبیە یعنی شعر ئەگەر لە قۆناغی جیاوازترە بخرێتە خزمەتی ئایدۆلۆژیاویان خزمەتی مەبەستی جیاوازەوە بۆرخیز بیرمانە خاتەوە کە شعر بە پاکیزەی ئەمەیە تا حەدی ئەوە ئەڕواکە ئەڵێ تەنانەت ڕەنگە دەقێک بخوێنیتەوە لە ماناکەی تێنەگەی بەڵام مۆسیقای دەخەکە ئەوەنە جوانە بەس زانی بخوێنیتەوە تۆ چێژی لێ ئەبینی بۆیە بە شێوەیەک باسی ئەکاوەک ئەوەی شعر بۆ کەسانێک باس بکە کە سەرەتایی خوێندنەوەیانە خۆشی کە هەر بەوە دەست پێەکە یەکەم پێم وایە یەکەم لێکچەری بە ناوی شعر چییە کە ئەڵێ شعر چییە لە کاتی وەڵامدانەوە تۆ چاوەڕێی پێناسەیەکی شعرەکەی وەڵام بۆرخیز پێناسەی شعری پێ نییە پێمانی بڵێ بۆی ئێوە پێمانی بڵێ هەنێک شت هەیە پێم وایە ئەمەیەکێکە لە ڕستەکانی کتێبەکان لە هەنێک شت هەیە ئەوەندە ئاشنان هەستەکەی پێویستە بە پێناسە نیە بۆی شعرێکێکە لەوانە نمونەی قاوە و چاو هەندێک شتی لەو جۆرەیەنێتەوە بەس ئەمنە ئەکادیم و بنشی ناکاتەوەی کە کتێبەکە هێزێکی ئەوتۆی نەبێ ینی زمانەکەی هێندە جوانە و هێندە جوان دەربڕینەکانی هەن ئوستاز با بێمە سەر ئیشێکی تری بەڕێستان وێرانەخاکی ئێلیۆت لە بۆ سەر زمانی کوردی پێمە بە چەند کەسیش کردووەتی لە پێش بەڕێستانەوە باشە هێزی تێکستەکە دیسان با هەمان ئەو پرسیارە بکەمەوە ئەی وێرانە خاک بۆ لە کاتێکا چەند کەسی تر کردبوویان و زۆر جەرباز لەوە کرێڵێ ئەو زمانی ئیلیۆت زمانێکی جۆرێک لە بە ئاسانی خۆی نادا بەدەستەوە ئەمەوە باز لە توانای خۆت بەنسبەت زمانی کوردی توانای زمانی کوردی لە بەرامبەر وێرانە خاکە و ئەو متعە و چێژەیە ئەو هێز و کاریگەری لە ناو وێرانە خانەکە یانێکم بۆ باس بکەی ڕەنگە ژمارەیەکی سیر بێ بەڵام پێم وایە
ئەو تێکستانی هۆمیرۆسیەکی 60 جار لە زمانی ئینگلیزیا وەرگێڕاونەتەوە. یعنی کاتێک بەردەوام هەستەکەی هێشتا شتێک لەو تێکستا هەیە ماوە ئیزافەیەک بکرێ وەریەگەڕیتەوە. ئۆکەی ئێمە ئەم لە وێرانە خاکە من تقریبان 3 وەرگێڕانی پێشخۆم خوێندوێتەوە بە کوردی زۆریش چێژم لێبینیوەن زۆری شیرین بوون لەلام بەڵام دوجار کاتێک لە قۆناغێکا بە ئینگلیزیەکەی بەراوردەکەی هەستەکەی هێشتا خەلەلێکەکە. من وێرانە خاکێک لەو شعرانەی خۆشم ویستۆ زۆر ینی پێم وایە یەکەم جار ساڵی 2005 بخوێنمەوە ئیتر لە ماوەی ئەو 15 ساڵێ تاوەکو ئەوەی کە وەرم گێڕا چەندەها جار دەخەکەم خوێندوەتەوە چەندەها جار گوێم لێگرتووە بە دەنگ بە عەرەبیش خوێندومەتەوە پێشووتر. ئیتر هەستم کردووە یەکێک لەو دەقە جوانانی کە بالفعل ئەبێ ئیژی تیا بکرێ بەڵام هەوڵیشم لە وەرگێڕانی نەداوە لە ماوەی ئەو چەند ساڵا چونکە پێم وا بووە وەرگێڕانی شعر ڕەنگە تا ڕادەیەکی باش ئاسان نەبێ تا دوجار هاوڕێیانی باڵندە داوایان کرد کە پێکەوە ئیشی تیا بکەین بەچدی زۆرم پێخۆشمە وەکو عاشقێکە لە پڕ لە توازنەوە کرێتەوە. وێرانە خاک تێکستێکی ئاڵۆزە لەبەر نەک مفرداتی زمانی لەبەر ئەو هەموو ئاماژە فراوانەی کە تایەتی لە ناو شعرەکە دەرەکەوێ. یعنی لە کۆی و 421 دێڕەی شعرەکە پێم وایە ڕەنگە بۆ نیوەی دێڕەکانی ئیلیۆت پەراوێزی داناوە لەبەر ئەوە زۆر زەرورە شێکسپیر و خوێندوێتەوە هۆمیرۆس و خوێندوێتەوە شارەزایەکی ئەدەبی فەرەنسی هەبێت ئەدەبیاتی سانسکریتی تێکستی بوودایی پەیمانی کۆن و پەیمانی نوێ هەتا دوای یعنی یەک دنیا تێکستی گرنگمان هەیە لەو مەجالا ئاگداری بی تێکستەکە دێڕە شعریتایە بە ئەڵمانی بە فەرەنسی بە سانسکریتی یعنی لەو ڕۆک تێکستێکی دەوڵەمەند و قوڵە زۆر زەحمەتە بتوانی بیخوێنیتەوە و مانای پێ ببەخشی. ئەمە یەکێکە لە هەوڵەکانی یەکێک لە وەرگێڕانەکان بم شێوە بۆ بەداخەوە پێم وایە ئەم شێوازە باو بووە ناو زمانی عەرەبیە کاتی خۆی بە وەرگێڕی ئەمیش بۆ شێوەیە ناوێتی بەڵام کاتێک بتوێت دەقەکەوەکو خۆی بێنی ئێمە شتێکمان هەیە لە زمانی ئینگلیزیە لە ئەدەبی شعرا پێوترێ ئینجامپمنت واتە پەڕینەوە بۆ سەر دێڕێکی تر بەشی هەرە زۆری دێڕەکانی ئیلیۆت بەم شێوەیە بێگومان ئەمە ئەرکی خۆی هەیە ناکرێت دێڕەکە ئێمە تەواوکەین بە ئارەزوی خۆمان بۆیە من قەناعەتم وایە ئەبێت تەنانەت ئەو تەنیا وشەی کە لە کۆتایی دێڕی یەکەمە و سەر بە دێڕی دوو هەمە جێماوە ئەبێ ئەویش دیسان بۆم گرنگە هێشتا هەرەوە پرسیارە بکەمەوە زمانە کوردیەکە دەرەقەتی هاتەوە لەگەڵێ ئەگونجا لە چەند شوێنێکە حاڵەتمان هەیە بۆ نمونە باسی باڵندەیەکە کە بە ئینگلیزی پێ ئەوترێ هێرمەت ترەش ئەم باڵندە سەر بە ناوچەیەکی کەنەدایە پێم وایە ئەگەر بە هەڵە نەچوون بەڵام ئەم بەو مانایە کە لە شوێنەکانی تری دنیاە ینی لە هەندێک ناوی تایبەتی بەم شێوە تۆزێک ئاڵۆز بوو بەڵام دواتر لەگەڵ خەڵکی شارەزا قسەم کردووە و بە دوای فەرهەنگی باش ئاگەڕاوم بۆم دەرکەوتووە لەو جۆرە باڵندەی شەیە لای ئێمە یعنی ڕەنگە بە هەمان تایبەتمەندیەوە نەبێ بۆ نمونە چۆلەکە ناوچەیەکی تر بەڵام سەر بە هەمان پۆلن سەر بە هەمان پۆلن ئەوە وشەکەی بۆ دەستەوە جگە لەو حاڵەتە کەمانە ئیشکالێتێکمان نەبووە لە زۆر باشە. سەیوان محەممەد لە گەرمیان و نزیکتر لەو پرسانە و پێچێ بەشێکی زۆر لەو دەوروبەری کە بینیوتە مەسەن جۆرێک لە بەر جینۆسایت کەوتە بێ چ ڕاستە و خۆ بێت چنە ڕاستە خۆ لە ڕێی کەسە نزیکەکانەوە و خەمەکەت کەم تا زۆرە وەک ئەوەی کە لە کەسێک چەند هەنگاوەیە چەند هەنگاوێت لە گەرمیانەوە دوورترە مەسەن خەمەکە بۆ تۆ نزیکترە قوڵترە قۆرەسرە پێچێ بەڕێک لە کەسوکارە لەم پرسێکی وەکو جینۆسایدی ئەنفال و ئانەیە لە ناوچوو بن ئەمەوە باز لە ئەگەر ئەمە مرۆڤێتی پریمۆلیڤێ بکەین پەیوەندی ئەدەبیاتی جینۆسایدی پریمۆلیڤێ و بەڕێست و ئەو جۆرە لە کۆنتاکت زەرورەتی وەرگێڕانی ئەدەبیاتی جینۆساید بۆ ئێمە ئەگەر لەسەرەوەش قسەم بۆ بکەی سپاس دەکەم جۆرێک لە ڕاستەوخۆیی هەبوو ینی بە ئەنقەس ئەوە وەرگێڕیان پرۆژەکە چۆن بوو سەرەتا هەر بە کورتی ئاماژەیەکم پێکرد کە بەڵێ ئەدەبیاتی جینۆساید گرنگە و لە ئێستا بڕیارم داوەکە هەتا پێم بکرێت هەر لەو بوارە ئیش بکەم ئێمە دنیایەک جینۆسایدی جیاواز لە دنیا ڕوویداوە جینۆسایدی ئەرمەن و جینۆسایدی جووەکان و ئەو هەموو کوشتارەی کە لە ڕووسیای سەردەمی ستالین و سۆڤێت تاکراوە جینۆساید ئەپارتایدمان هەیە لە ئەمریکای باشوور بە هەمان شێوە جینۆس کوشتنی هەندێک سوورەکانمان هەیە لە ئەمریکای باکوور
ببوورە ئەپارتای لە ئەفریقای باشوورەوە لە ئوسترالیا بە هەمان شێوە پیگمیمان هەیە مۆریۆریمان هەیە کۆمەڵێک ناوی جیاوازمان هەیە لە ڕاستیە جینۆسایدی ڕیواندامان هەیە لە کۆی ئەم پرۆسانە ئەوەی کە زۆر بەدەوڵەمەندی هاتوۆتە دەرەوە ئەدەبی هۆڵۆکۆستە ڕەنگە هەنێ خەڵک بۆ ڕوە ئایدۆلۆژیەکەی بیگەڕێتەوە کە زۆر چارە درێتە پاڵەوەی ئەم بابەتە گەورە کراوەتەوە یان کەسێک لە پشتیوەیەوە تا دوایی من هەستەکەم پەیوەندی بۆ هەیە ئەوروپای سەردەمی نازیەکان خەڵکێکی خوێنەوارتر بوونە وەکو لە ئێمەی سەردەمی ئەنفال خەڵکی دێهاتی ئەمەی سەردەمی ئەنفال وەکو خەڵکی ڕەش و ڕووتی ڕێواندا وەکو خەڵکی بێ نازانم بڵێم بیدایی ڕەسەنی ئەمریکای باکوور و ئوسترالیا و هەتا دوایی ئەو خەڵکی کە لە هۆڵۆکۆستا بەرکەوتووە و براون بۆ ئەو کەمپانە خەڵکی نووسەری تیا بووە ئەندازیار و پزیشکی تیا بووە پارێزەری تیا بووە مامۆستا و دەیان خەڵکی خوێندەواری تیا بووە بۆیە کاتێک ئەوەی بە هەر چانسێک و بە هەر شێوازێک هەبوو ڕزگاری بوو توانای گێڕانەوەیان هەیە ئەم توانای گێڕانەوە وای کردووە پرسیاری جەوهری گرنگ لە ئەدەبیاتی هۆڵۆکۆستا بوروژێنرێ پرسیاری ئەخلاقی گرنگ بوروژێنرێ شێوازی ئەزیەتدان و ئازاردان و ئینسان کوشتن و کۆمەڵکوژی و لە ناوبردن و هەموو ئەمانە بە شێوەیەک دۆکیومنت کراوە کە تۆ ئەی خوێنیتەوە هەست ناکەیت ڕووداوێک خوێنیتەوە لە شوێنێکی جیاوازتر هەستەکەی بەشێکە لە تۆ یعنی ڕووە ئینسانیەکەی تۆ ڕاکێشە من هەمیشە وتمە لە ئەنفالە لە ڕووی دۆکیمنت کردو ڕەنگە هەوڵی باشمان هەبێ من هەمیشە دەستخۆشی زۆرم بۆ کەسێکی وەکو کاک هۆمەر محەممەدی ئەنفالستان هەبوو کە هەموو تەمەنی خۆی خستۆتە سەر ئەو قەزیە ئەمە زۆر گرنگە بەڵام قۆناغی دوو هەمی ئەم ئیشکردن لەسەر ئەم کارە ساتانە ئەوەی لە ڕێی ئەدەبەوە ئیش بکەیت ئێمە ساڵانێکی زۆرە هەم لە کەیسی هەڵەبجە و هەم لە کەیسی ئەنفال و هەم لە پێم ناخۆش ئەم هەموو تەسمیە ئەنفالی بەرزانی و ئەنفالی گەرمیان چونکە دوادوار هەموو یەک پرۆسەی جینۆساید بوو دەرحەق بە کورت کراوە لە زۆرجار لە ڕوان قانونیەکەەوە قسەمان لەسەر کردووە لە ڕۆ مێژویەکەەوە قسەمان کردووە لە ڕوو عاتیفەکەەوە کۆمەڵی خەڵکی بەرکەوتومان هێناوە قسەیان کردووە و ڕەنگە لە ڕوو ئەدەبیەکەەوە ماوە لە ڕوو ئەدەبیەکەەوە زۆر هەژارین تێکستی باشمان زۆر کەمە لەو ڕۆوە من کە توانای نووسینم نییە حەزم کردوێکێک لەو خزمەتانی لەو مەجالابی کەم وەرگێڕان بێ ینی لێرەوە بۆ ژووری گاز خانمان و بەڕێزانێکی ترە لەو تێکستانی کە ڕزگاربوویەکی هۆڵۆکۆست نووسیوێتی لەگەڵ ئەگەر ئەمە مرۆڤ بێ ئەم دوو تێکستە هەردووکیان لە ماوەی 2 ساڵی یەکەمی دوای ڕزگاربوونانە لە کەمپ نووسراوە پێم وابێ پرۆژەی دواتریشی هەیە لەسەر ئەوەکە ئیش لەسەر پرسی جینۆساید پێ وەرگێڕانی و ئەدەبی جینۆسایدانە بەڵێ هەوڵ دەدەم تا بکرێت ئیشەکان لەو مەجالا پوخت بکەینەوە چونکە زۆر زەرورە بڵێن ئەمە بەشێکە لەو ئازارە ئینسانی کە لە سەر زەویە هەیە تەنانەت ئەگەر شێوازی ئەشکەندژانەکە جیاواز بێ بەڵام شێوازی ئازار چەستن هەر شێوازێکی مرۆڤانەیە ئەمانەوە بیهێنینە پێشەوە بڵێن ئێمەش پێویستمان بەوە هەیە ئەگەر نەخشەی ئەدەبیاتی جیهانی ئەدەبیاتی جینۆسایدی جیهانی هەبێ بۆ لاشەی ئەنفال و هەڵەبجە و دەرسیمی تا پێشان نەدەینەوە باشە ئەگەر نەخشەیەکی لەو جۆرە هەبێ با پرسیارەکەم دیسانەوە بێ بۆ گۆڕستانی چراکانی تیانەوێ بۆ دەربەنی پەپولی تیانەوێ بۆ بەشێک لەو حکایەتانەی ئێمە ئەگەر چی کورت و کەمێژ بن بۆ ئەوانەی تیانەوێ ضرورەتی تەرجەمەکردنی پێچەوانە بە تایبەت لە پرسێکی وەکو جینۆساید و ئەنفالە پێم وابێ تاقوتەرا ئیش کراوە لەسەر ئەوە قسەت چییە ئەگەر بکرێت ئەو یەکێکە تەسەورەکەمێکێک لە پرۆژە زۆر گرنگەکان بێگومان من ئێمە ئەزانین لە ماوەی ئەم چەند ساڵیدا ڕابردووە کە کاک بەختیار عەلی لە ڕێی وەرگێڕانەوە دەنگی کوردی پردۆتە دەرەوە لە ڕاستیە شتێکی گرنگە بۆ ئێمە چونکە وێنەی کورد لە دنیا وێنەی دوو وێنەمان هەبووە من قەناعەتم وایە بەشێکی پەیوەندی بە وێنەی ئێمەوە هەیە کە لە کۆڕەوە چوەتە دەرەوە و لەگەڵ وێنەی کیمابارانی هەڵەبجە گەلێکی مەزلوم و لێ قەوما و هەتا دوایی ستەندیدە و کوژراوین بەردەوام وێنەی دووهەمیشی لە سەردەمی داعشەوە زۆر زەق کە گەلێکی شەڕکەر و ئازاین و توانای بەرگری کردمان هەیە لە خۆوە تا دوایی لە کاتێکە ئەمە زۆر کوردکردنەوەی کووردە بۆ چەند بەشێکی دیاریکراوە پاتێرنێکی دیاریکراوە ئیشکردن لەگەڵ ئەدەبیاتە نستی کوردە باتە دەرەوە سایکۆلۆژیای کوردە باتە دەرەوە کەسایەتی کوردە شێوەی جیاوازترە باتە دەرەوە ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان بەڵام بێگومان ئەمەیان ئاسان نییە ئەگەر وەرگێڕانی تێکست لە زمانی ترەوە بۆ کوردی تا ڕادەیە قرس بێ و بڵاوکردنەوەی کتێب بە کواڵیتیەکی باش بەوەی کە بزانی بە فیلتەری باشە تێ ئەپڕێ بەوەی کە بزانی بەر دەست خوێنەر و ڕەخنەگری باش و جددی ئەەکەوێ
ئەگەر ئەمە قرس بێ ئەوە وەرگێڕانی پێچەوانە دەیان جار قرسرە. یعنی لە ئێستا ئێمە کاکمەریمان هەڵەبجەیمان هەیە لە ئێران بۆ زمانی فارسی هەوڵی زۆر باشی هەیە، بەڵام بۆ زمانە ئەوروپیەکان کە گرنگترە ئیمکانێتی زۆر باشی و ڕەنگە کاری تاکە کەس نەبێ بەداخەوە. مامۆستا سێوان تێر نابم لە قسەکانت بەدەر لە هەر مجاملەیەک بەڕاستی هەم چێژم وەرگرت هەمیش سوودم وەرگرت. هەرێک لە ئیشەکانی بەڕێزت کە تەرجەمەت کردوون بۆ خۆیان هەوێنی بەرنمەیەک و لە بەرنمەیەک زیاترن. بەداخەوە بە کاتی بەرنمەکەم هەر ئەوەندە ڕێگەم پێەیە ئەگەر شتێکی کورتت مابێت بۆ بەرنمەکە یان قسەیەکی خۆت سپاس دەکەم وەکو دواوتە. من زۆر سپاسانەکەم. بێگومان هیچ کات ئەزمموی خۆم وەکو ئەوە نەبینیەوە کە من خاوەنی ئەزممویەکەم پێویستە قسەی لەسەر بکرێ بۆیە تا بکرێ خۆم بواردووە لە دیداری میدیایی، بەڵام بەجددی ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم. من زۆر سپاسی ئەوواکەمەوە هاوڕیانی کە لێرە لەگەڵ ئێمە هیلاک بوون. بە هیوان بەرنمەکەتان بەردەوام بێت. دووبارە دەستە خۆش بێ و زۆر سپاس و گەورەی دوانت سازی بەڕێز. بینەرانی ئازیز و خۆشەویست، هاتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بانێژە کە بریتی بوو لە پرسیار و گفتوگۆکردن دەربارەی وەرگێڕانە ئەدەبیەکانی وەرگێڕی ئازیز سێوان محەممەد. تا کاتێکی تر و بەرنمەیەکی تر تەندروست بن، بەخوای گەورەتان ئەسپێرم.